ڕەفتارە توندەکانی ئێران بەرامبەر با خۆپێشاندانە ناڕەزایەکانی سێ مانگی ڕابردوو سرنجی هەموو جیهان سەرکێشە ناوخۆیەکانی ئەو وڵاتە بەلای خۆیدا ڕاکێشاوە. زۆربەی هەرە زۆری دڵ و وڵاتانی جیهان پشتیوانیان لە داواکاری گەلانی ئێران و مافەکانیان بۆ ئازادی دەکەن. بەڵام دوای ئەوەی کە دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی لە چەند ڕۆژی ڕابردوودا دوو کەسیان لە سێدارەدا کۆمەڵگەی نێونەتەوەی هاتە دەنگ و سزای تری ئابووری بەسەر ڕژیمی تاراندا سەپان. لە بەرنامەی ئەمڕۆی چاوی واشنگتندا تیشت دەخەینە سەر وەڵامی کۆشکی سپی و وەزارەتی دەرەوەی ئەمریکا و وڵاتانی ئەوروپاش هاوکات بۆ چوونی دوو میوانی بەرنامەکەش وەردەگرین. خۆش هاتنەوە چاوی واشنگتن. من دەخینەشە بوو لە جیاتی هاوکارم بەڵێن ساڵح بەرنامەی ئەمڕۆ بەڕێوە دەبن. ئەم کاتتان شاد و بەخێر بنەوە بۆ بەرنامەی چاوی واشنگتن. چەندین جارە و تەبێژی کۆشکی سپی دەڵێتن ئێمە پشتیوانی لە گەڵانی ئێران دەکەین. ڕەفتاری توندی هێزی ئاسایش و سوپای پاسداران بۆ ترساندنی خەڵک و سەرکوتکردنی ناڕەزایەتیەکانی سەرکەوتوو نابن. پێویستە ڕابەرانی ئێران بزانن کە چاوی جیهان لەسەریانە. وەزارەتی دەرەوەی ئەمریکاش سەرزەنشتی ئێران دەکاتن بەهۆی ئەدامکردنی دوو کەس بە بەرچاوی خەڵکەوە و دەڵێتن کۆماری ئیسلامی ئێران سزای لە سێدەرەدانی بەرچاوی خەڵکی گشتی بەکاردەهێنێتن بۆ ترساندنی خۆپیشاندەران. ئەم سزا توندانەکە ئێستا بە شێوەی لە سێدەرەدانی پێش چاوی خەڵکی گشتیە مەبەستی ترساندنی خەڵکی ئێرانە. ڕژێم بەهۆی تێوەگلانی لەم ناڕەزایەتیانەدا هەزاران کەسی دەستگیر کردووە و دەست بەسەری کردوون. زۆرێکیان ئێستا سزای توندیان بەسەردا سەپێنراوە، لەوانە سزای لە سێدارەدان لە دادگایکردنێکی ساختەدا کە هیچ پرۆسەیەکی شیاوی تیادا نییە. ئێمە ئەم مامەڵە تونند و تیژانەیە بە توندترین شێوە سەرزەنش دەکەین. ئەمانە سزای توندن و ئێستا لایانی کەم یەکەم لە سێدارەدانی گشتی بۆ ترساندنی خەڵکی ئێرانە. مەبەست لێی سەرکوتکردنی ناڕەزایەتیەکانە. باسادەیی تەنها ئەمە بەڵگەی ئەوەیە کە ڕێبەرانی ئێران لە ڕاستیدا چەند لە میلەتەکەی خۆیان دەترسن. ئایا ئەم وەڵامێکی کاریگەرە بۆ ڕەفتارەکانی ئێران؟ دەبێت ئەمریکا چی زیاتر بکاتن بۆ پشتگیریکردنی گەلانی ئێران؟ لە بەرنامەی ئەمڕۆی چاوی واشنگتندا میوانداری بەرێزان دەکتەر ئەمیر شەریفی مامۆستای زانکۆی کالیفۆرنیا لە ویلایەتی کالیفۆرنیای ئەمریکی و دەکتەر جعفەر حامدی مامۆستا و سیاسەتمەدار لە ئۆسلۆ نەرویج لەگەڵمان دەبن. سوپاسی جەنابتان دەکەم. دکتۆر ئەمیر، ڕای چییە لە ڕاگەاندنەکانی کۆشکی سپی و وەزارەتی دەرەوە بە تایبەتیش ینی ڕاگەیاندنن؟ ئەمانە ئەم پشتیوانیە بەسە؟ گەرەکم بوو بێمە سەرەوە. ئەمانە هەنگاوگەلێکە، هەنگاو بە هەنگاو، کەم بە کەم. مافی مرۆڤ شتێک نییە کە یەک ڕۆژە یا یەک شەوە حل بێت. هەرو جۆرەکە ڕاپەڕینی گەلگەلی ئێران بە تایبەتی گەلی کورد و ڕاپەڕینی جنان بە تایبەتی ڕاپەڕینێ بووگە کە لە تواو ئێرانە بڵاو بووگەسەوە، لە تواو جیهانە ئیسە بڵاوە بووگەسەوە. ڕاپەڕینێکە عادی نییە بۆ وەسەکێ هەر ڕاپەڕینێ بەرحاڵ ئەشێ لە یەک مەرحەلە گەلێکەوە ڕەت بێت و کۆماری ئیسلامی لە ئەو کۆمیتەی حەقیقەتیاب کە بەرحاڵ دەستی پێکرد تا ئیمڕۆکە لە کۆمسیۆنەی مافی ژن خستیانە دەرەوە هەنگاو بە هەنگاو خەریکە. ئەمە کافی نییە، وەلێ بەرحاڵ هەنگاوگەلێکە ئاساسی کە خەریکە هەڵەگیرێت. ئەمەیشە ئێمە مەدیونێ بەرحاڵ ئەو ڕاپەڕینی جنگەل، ڕاپەڕینی گەنجان، ڕاپەڕینی خوێندکاران، ڕاپەڕینی گەلی کورد لە ڕۆژ هەڵاتی کوردستان هین. ئەوە نییە کە بە یەکێتی نەتانین ئەم بۆچوونی وڵاتگەلە بگۆڕین. دکتۆر ئەمیر، ئەگەر دەستور بدەیت بچمە لای دکتۆر جعفەر حامدی بۆ وەڵامی ئەویش بزانم لەسەر ئەم ڕاگەیاندنانەی ئەمریکا لە کۆشکی سپی لە وەزارەتی دەرەوە کە دەڵێن پشتیوانی ئێرانیەکان دەکەن یان خەڵکی ئێران دەکەن و خۆپیشاندنەکان. ئەمە هەندێک کەس هەیە دەڵێن ئەمە تەنها ڕاگەاندنە، بەڵام پشتیوانیەک هەیە
بە شارەوەی دەکرێت لە ڕاگەاندنە باس ناکرێت. تۆ چی دەڵێ؟ سلااو بۆ جەنابەت و سلااو بۆ میوانە بەڕێزەکەتان، سلااو بۆ هاوڕێیانی بەرنامەداڕێژی ئەو بەرنمەیە. سپاس دەکەم. ئەوەی ڕاست بێ کاک دەخیل، ئەمریکا کە ئێستا هاوکار لەگەڵ گەلانی ئێران، ڕێژیمی ئێران مەحکوم دەکا، ئەمە شتێکی باشە بۆ خۆی لە خۆیدا. ئەوەش کە لە چوارچێوەی مافی مرۆڤدا و لە چوارچێوەی ئەو حرەکەتانەدا کە ئێران دەیەوێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێک بدا و تا ئێستاش بەشێکی تێکی داوە، ئەمەش بۆ خۆی شتێکی باشە. لە ڕاستیدا وەک واقع تمەشا بکەین، کۆماری ئیسلامی لە مێژە لەگەڵ پرەنسیپە دموکراتیکەکانی وڵاتی ئەمریکا ئێستا کە باسی ئەمریکا دەکەین یەک ناگرێتەوە، نالێکە. بەڵام ئەمە پێویست بوو وەلی تەکمیل نییە بۆ ئەوەی کە ئەو ڕێژیمە نیزامیە، ئەو ڕێژیمە وەحشەی پێ بەچۆکدا بێ و بۆ ئەوەی ببێتە پشتیوانیەکی بەکردەوەی ڕۆژانە بۆ گەلانی ئێران. ئەبێ حکوومەتی بایدن چی بکە؟ بۆ نمونە ئێستاکە دەبێ حکوومەتی بایدن ئەزمون لە شکستی سیاسەتە نێونەتەوەیەکان لە ئەفغانستان وەربگرێت. دەبێ حکوومەتی بایدن ئەزمون لە بە شێوەیەک شکست لە جەرایانی سووریەدا وەربگرێت. دەبێ حکوومەتی بایدن لە جەرایانی ئەوەدا کە هات و عێراقی داگیر کرد و سەدام حسێنی دیکتاتۆری لەسەر کار لابرد و پۆلیت بریمێر لە واقعدا بوو بەدەسەڵاتی یەکەمی دانراو لەلایەن ئەمریکاوە و ئێستا کار بە جێگایە گەیشتۆ کە بەشێکی زۆر سیاسەتەکانی عێراق ئێران دایدەڕێژێ یا ئێران دەخالتی دەیە، دەبێت لەوانە ئەزمون وەرگێ. بۆ ئەوەی لەوانە ئەزمون وەربگرێ دەبێت بە شێوەیەکی مەیدانی بێتە سەرکار. شێوە مەیدانیەکان چۆنە؟ ئەوەیە کە ئەمە ناڵێن کە ئەمریکا بە هێزی نیزامی لە ئێران بدا، بەڵام کۆمەڵێک پرەنسیپی گشتی نێونەتەوەیی و دیجیتاڵی هەیە. ئەمریکا دەبێ ئەو پرەنسیپانە بەڕێوە بەرێ بۆ ئەوەی لە هاوکاری و لە پشتیوانی گەلانی ئێراندا بەکاری بێنێ، وەکو ئینترنێتی ئازاد، وەکو بەرگری تەواو لە گەماروی تەواوی ئابووری کە دەخاتە سەر ئێران، و وەک ئەوەی کە ئێران لە واقعدا بخاتە دەوڵەتی ئێران بخاتە حەسارێکی زۆر. جەعفەر، ئێمە باسێکی ئەومان هەیە کە باسی ئابلوقە و سزاکان لەسەر ئێران بکەین. بەڵام دەویست لە دکتۆر ئەمیر بپرسم، ئایا ئێرانیەکان بە ئۆپۆزیسیۆن، بە کۆمەلگای ئەمریکی، بە ئەکادیمیستەکان توانیانە خۆیان بگەینە جێگای بڕیار لە ئەمریکا بۆ ئەوەی کێسی ئێران و کێسی ئەم خۆپیشاندانانە کە دروشمی ژیان ئازادیە بگەنە ئەمریکەکان و ئەمریکان بتوان لەسەر بنەمای ئەمە بڕیارێک بدەن چ هەڵویستێکیان هەبێ؟ خۆشبەختانە وەڵامی پرسیارەکەتان ئارست، یانێ کوردگەل و تواوێ ئێرانیگەل بە یەکێتی و بەشداریان کردگەل لە خۆپیشاندانگەلێکە کە ئەگەر بە هەڵانەچم 8 میلیۆن ئێرانی هەنە دەر وڵاتەوە لە ئێران دەرچووگەن، ئەمانە زۆربەیان بەرحاڵ تەبعیدین، ئەمانە فشاریان ئاوەرگە، فشار تێرین لەبان ڕێکخراوەی بینەتەوەیەکانەوە لەبان دەوڵەتی ئەمریکا. و من بۆ عنوانە بەرحاڵ یەک چالاکگەری مافی مرۆڤ تویتم کردگە، نامەم نووسیگە، چتە نووسم لە کۆمەلگای بەرحاڵ نیمە دەوڵەتی گەلا بەشداریەکەم لە زانکۆکەمە کارەکەم بووە، ئێرانی گەلی تریش، کوردگەلی تریش خۆیان ئەم کاراکەن. ئەوەسەکێ ئێمە خوازمەندیگەلمان بەرحاڵ ئەو ڕاپەڕینە تاینەکات هۆڵ نادەین کە خۆمان بخەینە بەرەوە. هەرو جۆرەکە دکتۆر فەروەتی ئێمە خوازمەندیمان ئەوە نییە کە ئەمریکا بەرحاڵ دەخاڵەتە نظامی بکات، وەڵی پاڵپشتی هەرچی فرەترێکمان گەرەکە کە بتانین ئامانجی خۆمان بوانینە دەرەوە. ئەمریکا تانێت سەرمەشقێ بێت بۆ ئوروپایەکان، بەداخەوە ئەمریکا هێشتا ئەو پاڵپشتیە کە ئەشێ لە ئەم بزوتنەوە و شۆرشی ژنان بیکات کردگا. ئەتانن مەسەن باڵوێز لە ئوروپایەکان گەرەکیان بێ باڵوێز
خانەگەل خۆیان بوەستێن ئەتانن ڕەوابەتیان تر و کەمتر بکەنەوە ئەتانن بەهەرحاڵ سزاگەلێ تر بن کۆماری ئیسلامی نێڵن نەفتەکەیان بفرۆشن نێڵن کەسێ نەفتەکەیان بکڕێ جاری نازان وردەکاری لەسەر ئەو سزانەی کە ئەوروپیەکان دەیانەوێ لەسەر ئێراندا بسەپێنین چین بەڵام هەڵبەتە وەکو گوتم ڕای هەندێ سیاسەتمەداری ترشمان وەرگرتووە عەبدوڵای موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵی شۆڕەشگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران میوانی دەنگی ئەمریکا بوو سەبارەت بە هەڵوێستی کاربدەستانی ئەمریکا لەسەر شۆڕەشی ژینا ئەمینی و بەم شێوەیە وەڵامی داوە لەگەڵمان بمین ئێستا دەگەڕین نەڵاتان هەمویان بە تایبەت ئەوانەی لە کۆنگرن کۆنگرسمەنەکان و سەناتۆرەکان و کۆمیتەکانی پەیوەندیەکانی دەرەوەی ئەو سەناش و کۆنگرەش پشتیوانی خۆیان لە شۆڕشەی کورد و هەموو ئێران لە ڕاستیدا ڕاگەیاندووە هێرشەکانی ئێرانیان بۆ سەر هەرێمی کوردستان و بۆ سەر بنکە و بارەگای حیزبەکانی کوردی ڕۆژهەڵات لەوێ ڕاگەیاندووە و من بە باشم بینین یعنی هەڵیاندایە لەسەری ڕێزۆلوشن و بڕیارنامەیان لەسەری پەسەند کردووە هیچێک لەو شتانەی کە ئێمە زۆر هەوڵمان بۆدا ناڵم لە ڕووی قسەیەمەوە بوو تەنیا بەڵام ئێمەش قورسایی خۆمان خستە پاڵی ئەوە بوو داوامان لە کۆنگرەکانی پەیوەندیەکانی دەرەوەی سەنا و مەجلیسی نوێنەران کرد کە پشتگیری هەرێمی کوردستان بکەن لە باری دژە هەواییەوە کە بتوانێت بوەستێتەوە بەرامبەر بە هێرشەکانی ئێران پشتیوانی و دڵگەرمی ئەمریکا بدا پێیان و هاوپەیمانان دڵگەرمیان بدەنێ با بەتاق نەکەونەوە خۆیان بە تەنیا نەبینن لە ئاست ئێراندا و خۆشبەختانە دەزانین لە بودجەی ساڵی 2023 بودجەی دیفاعی ئەمریکادا پرۆڤیژنێک هەیە مەرجێک دانراوە کە ئەویش دامەزراندنی سیستمی دژە هەواییە بۆ هەرێمی کوردستان و بۆ بەغداش. بەڵێ دکتۆر ئەمیر دکتۆر جعفەر دەمیست پرسیارەوەتان بکەم ئێستا لەم بارودۆخەدا و بۆ ئەوەی خۆپیشاندانەکان بە ئامانجی خۆیان بگەن ئەبێ حکومەتی ئەمریکی حکومەتەکانی ڕۆژ ئاوا ئەوانەی کە پشتیوانی لە دیموکراتی دەکەن چی زیاتر بکەن بۆ پشتیوانی کردنی ئێرانیەکان؟ سوال لە بەندەیە لە دکتۆر جعفەر فەرموو چ دەتوانن بکەن؟ ئەوەی کە دەتوانن بیکەن ئەوەیە کە لە باری ئابوووریەوە پەیوەندی نێونەتەوەیەکانی ئێران لەگەڵ دنیای دەرەوە قەتع بکەن ئەوەی کە دەتوانن بیکەن ئەوەیە کە ڕێگەن نەدەن بە سەرکوتی دیجیتاڵی گەلانی ئێران بۆەوەی دەنگی گەلانی ئێران بە دەرەوە بگات ئەوەی کە دەتوانن بیکەن لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە ڕێکخراوە نێونەتەوەیەکان هەروەکو ئەوڕۆ ئیقدامێکی زۆر باشکرا ئێران وە دەربنێن هەم لەباری سیاسیەوە هەم لەباری ئابوووریەوە و هەم لەباری کۆمەڵایەتی و پەیوەندە نێونەتەوەیەکانی دیکەوە بەڕاستی ئێران بە تەواوی ئیزولە بکەن ئەمە هەم دەبێت پشتگیرێک بۆ گەلانی ئێران هەم لە ڕاستیدا زیاتر تەریکبوونەوە بەنسی ئاخوندەکانی ئێران دەکات. باش ئەم پشتگیریە ئەم پشتیوانیە ئەبێ بەهۆی گۆڕانکاری لە ئێراندا بۆ خۆی لە خۆیدا نابێ بە گۆڕانکاری کاک دەخیل ئەگەر لە یادمان بێ کاتی خۆی دیارشکرد تۆ لە من گەنجتری کاتی خۆی پێش 1970 ساڵ و نیوێکی گرت تا ڕێژیمی شاڕوخا ڕێژیمی شا وەک واقع سەیری بکەین بە دەقات نەرمتر بوو و بێڕیشەتر بوو لە نێوگەلانی ئێران تاوەکوونی ڕێژیمی ئاخوندی ڕێژیمی ئاخوندی ئێستا بە هەموو لە واقعدا نەریت و کلتور و کۆمەڵ و چین و تۆژەکانی میلەت بە شێوەیەکی جاسوسیدا ڕۆیشتە خوارد چگەلی کورد چگەلانی دیکەی ئێران ئێستا ئێمە نەگەیشتۆتە سێمانگ بۆ ئێمە دەبێت پشومان درێژ بێ دەبێت باشتر ڕێخستنەکان وەگەڕ بخەین و دەبێت چاوەڕوان بین ئەو حرەکەتە لە ناو خۆی ئێران لە نێو گەلانی ئێراندا حیزبی نوێی تێدا پێک بێ حرەکەتی ینی ڕێخستنی نوێی تێدا پێک بێ و هەر ئێستا ئەم ڕێخستنە نوێیە لە مەیداندایە لە ئارادایە وەکو جەنابی دکتۆریش باسی کرد. حەزم دەکرد هەمان پرسیار لە دکتۆر ئەمیر بکەم ئایا ئەو
پشتیوانی و یارمەتیەی کە دکتۆر جعفەر باسەکە کە پێویستە ڕۆژئاوا ئەمریکا و وڵاتان ڕۆژئاوا پێشکەشی ئێرانیەکان بکەن ئەم ڕەنگە پشتیوانی ئەبێ بەهۆی گۆڕانکاری لە ئێراندا؟ نا بە تەنیایی ناوێت وەلێ بەس نییە وەلێ ئەوە شتێکێ بارحاڵ چارەسەرەکە چارە نووسی مرۆڤی کورد بە مرۆڤی ئێرانەکات ڕاپەڕینی ژنانی ئێران هەرو جۆرەکە دکتۆر جعفەر وتی ئەمە ئاقاێنێت ئەمە شتێک نییە کە یەک ڕۆژێ تواوە بێت ئەشێ وڵاتگەلێ وەک ئەمریکا بێن شۆڕشی جنگال لە درستە لە کوردستانەوە دەستی پێکردگە وەلێ شۆڕشی بوو لە کۆماری بەرحاڵ تورکیا یانێ لە ئێنا دەستی پێکرد دووە چوو بۆ ڕۆژاوا ئەمە شۆڕشێک نییە کە بەرحاڵ بتانێ بنیام لە یەک جێگا پشتیبانی لێکا لە جێگەی ترا وەک تورکیا مەسەن ئیجازەبات کە تورکیا هەڵمەت بووە تێرەش بواتە سەر کوردگەل دووە تاجێگە بە ڕاپەڕینی ژنگەلی ئێران هەڵەگەڕێتەوە ئەو ئەم شتێکێکی مەرحەلە بە مەرحەلەست وە لە نەهایەتە ئەو جۆرەکی دیارە ئەچێتە بەرەوەکی هیوادارم وابێت قازانجی ئابووری و ڕامیاری ئەمریکا تا قازانجی مافی مرۆڤ ئەوێتە یەکێ هێشتا نۆگە یەکێ لە ئینگلیسیاژن پێ ئۆڤەرلاپ هێشتا نەکەفکە بان یەکترینەوە بۆ وەستەکە ئێمە ئەم گوتوێژاکەین کە لە داهاتووە چ کارگەلێکەتانێ بکرێت ئەمانە کە کریاگە بە گومانی من نەتیجەیە ڕاپەڕینێکە کە لە دەروڵاتەوە لە ناو وڵاتەوە بەرحاڵ ڕوویداگە و فشار ڕۆژ بە ڕۆژ لەبان ئەم دەوڵەتگەر لە ئەوروپا و تا ئەمریکا فرەترەوێت وەلێ ئەو چتا کە قسەی ئاخرەکات ڕاپەڕینی ئێرانە. باڵی لەگەڵمان بمێنن وەکو گوتم ئێمە باسی ئەومان هەیە کە چۆن یەکێتی ئەوروپا دەیەوێت سزا زیاتر بەسەر ئێراندا بسەپێنێت چەند ڕۆژێک پاش ڕاگەاندنی هەواڵی سێدەرەدانی دوو کەس لە خۆپیشاندانەکان ئایا تا چەندێک ئەم سزایانە ڕژیمی تاران لاواز دەکاتون و پێویستە حزبە سیاسەکانی کورد چی بکەن تا لە ئاستی بەرپرسیارەتی دابن ئەم خاڵانە و چەند خاڵێکی گرنگی تر لەگەڵ میوانەکانی ئەمڕۆ تاوتێ دەکەم لەگەڵماندا بمینن دوای ئەم ناوبڕە. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. دیپلۆماتە باڵاکانی یەکێتی ئەوروپا ڕایانگەاندووە بڕیارە زنجیرەیەک سزای نوێ دژی ئێران پەسەند بکەن بەهۆی سەرکوتکردنی خۆپیشاندەران هەروەها بەهۆی دابینکردنی فڕۆکە بێفڕۆکەوانان بۆ رووسیا بۆ ئەوەی لە ململانەکانی ئوکراینادا بەکاربهێنرێت. ئەم بڕیارە لە پاش ئەوە بوو کە زۆرێک لە وەزیرانی دەرەوەی وڵاتانی یەکێتی ئەوروپا ناڕەزاییان دەربڕی لە سێدەرەدانی دووهەمین کەس پەیوەست بە خۆپیشاندانەکان لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە. جۆزف بۆرێل بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا گوتی کە بڵۆکی ئەوروپا لەبەر دوو هۆکار سزا بەسەر ئێراندا دەسەپێنێت ئەویش پرسی مرۆیی و پشتیوانیکردنی رووسایە لە شەڕی دژ بە ئۆکرانیا. بە دڵنیاییەوە ئێران دووەم لە سێدارەدان ئێوارەی هێنی ئەنجام دەدات لەگەڵ وەزیری دەرەوەی ئێران بۆ توێژێکی دوور و درێژم هەبوو دەتوانن بە دڵنیاییەوە بیر لەوە بکەنەوە کە باسی ئەم لە سێدارەدانە دەکەم. نیگەرانیکەتی ئەوروپا ئەو سەردەنشکردن و گەماروانەی باسم کردن کە بڕیارە ئەمڕۆ سەرجەم جێبەجێ بکرێن لەبەر هۆکاری مرۆیی و چ سەبارەت بە پشتیوانی ئێران بۆ رووسیا لە ئۆکرانیا. ئێران لە درێژەی قسەکانیدا دەڵێت لە دوای دەستپێکردنی شەڕەوە فڕۆکەی بفڕۆکەوانیان نەگەیان دۆتە رووسیا و پلانیشیان نییە موشک بۆ رووسیا بنێرن. با ببینین بزانین وایە نا. وەزیری دەرەوەی ئەڵمانیاش گوتی ڕژیمی تاران بەم شێوەیە توندە سزای خۆپیشاندەران دەداتن تەنها لەبەر ئەوەیە خۆپیشاندەران دەیانەوێت وەکو ئێمە بە ئازادی بژین. ئێمە شەو ڕۆژ لە ئاستی ئوروپا و ئەڵمانیاوە بە دوواداچوون بۆ بارودۆخی ئێران دەکەین و بەڕوونی ئەوە دەڵێن کە لەگەڵ خەڵکی بێتاوانی ئێراندا دەوەستین.
هەر بۆ یەش ئەمڕۆ پاکێجێکی تری سزاکانمان دەست پێکرد کە بە تایبەتی ئەو کەسانە دەکاتە ئامانج کە بەرپرسیارن لەم تاوانە باوەڕپێنەکراوانەدا. لەم پاکێجەدا ئێمە بە تایبەتی سەرنج دەخەینە سەر ئەو کەسانەی کە بەرپرسیارن لەم لە سێدارەدان و تند و تیژیکردنە بەرامبەر بە خەڵکی بێتاوانی ئێران. ئێران یەکێکە لە وڵاتانەی جیهان کە بە شێوەیەکی ئاسایی زیندانیەکان هەر بە ئاشکرا لە پێش چاوی خەڵکدا لە سێدارە دەدات. ئەوروپیەکانش دەڵێن ئەبێ بەرپرسیانی ئەو کردەوانە سزا بدرێن. سیمۆن گۆفینی وەزیری دەرەوەی ئێرلندا پشتڕاستی کردووە کە بەردەوام دەبن لەسەر ئەم وتوێژانە و چاوەڕوان دەکرێت سزاکان لەسەر ئێران فراوانتر بکەن. باسێکی بەهێزیش دەبێت لە پەیوەندی لەگەڵ ئێراندا و تێدەگەم ئەم بەیانیە لە سێدارەدانی دیکەی کەسێکی دیکەیان ئەنجامدا کە ناڕەزایەتی دەربڕی بوو بەرامبەر حکومەت. پێم وایە گومانیشی تیادا نییە کە ئێمە پاکێجی سزای ئاماژداریش درێژ دەکەینەوە دژی ئەو کەسانی لە ئێراندا کە بەرپرسیارن لە وەڵامدانەوەی ناپەسەند دژی ناڕەزایەتەکان لە ئێران. بێگومان نیگەرانێکی بەردەوامیش لە ئارادایە سەبارەت بە دابینکردنی فڕۆکەی بێفڕۆکەوان بۆ رووسیاش کە بەکاردەهێنرێن بۆ بە ئامانجگرتنی هاوڵاتیانی مەدەنی لە ئۆکرانیا. دەگەڕێمەوە لای میوانەکانم بۆ ئەوەی بۆ چۆنیان بزانم سەبارەت بە هەڵوێستی ئۆروپیەکان. دکتۆر جافەر تۆ چی دەڵێ؟ ئۆروپیەکان هەڵوێستیان هەرتەنها سەپاندنی سزای ئابووری ڕادەوەستن؟ دکتۆر ئەمیر شتێکی جوانی فەرموو کە ئەمریکایەکان دەبێت سیاسەتێکی ڕوون بەڕێوە بەرن بۆی ئوروپایەکانیش لەگەڵیان بکەون. ئەوەی ڕاست بێ ئێمە لە مێژە بە ئوروپایەکانمان کتۆ کە سیاسەتی تازری و توجاری بزنسمەنی لە بەرابەر ئێراندا بەڕێوە دەبن. لە پێناوی مەسلحەتی خۆیاندا چاویان لە زۆر شتی ئێران پاراست. بەڵام ئێستا ئوروپایەکان دەبێ ئەوە بزانن کە ئەم خەتەرە ئەم مەترسیە کە نێوی حکوومەتی ئاخوندی ئێرانە خەتەرێکە کە لەباری جوغرافیاییەوە تەنانەت لە ئێران نزیکترە تاوەکوونی ئەمریکا. یعنی ئەگەر ئەمە ڕێگای پێ بدرێ ئێران هەروەک پێشتریش دیتراوە هەتا ئێستاش بۆ خۆی ئیسپاتی کردووە ئێران لە چوارچەوەی سنوورەکانی خۆیدا ڕناوەستێ و بێگومان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە دەست و پەلی نیزامی درێژ دەکات بۆ ناوچەکانی دیکەی ڕۆژهەڵاتی ئوروپا بۆ هێندێک لە وڵاتە موسڵمانەکانی ئوروپایی و بۆ هێندێک لە وڵاتەکانی باکووری ئەفریقا کە ئەوانیش لە ئوروپاوە نزیکن. کەوابوو ئوروپایەکان دەبێت چ بکەن؟ ئوروپایەکان ئێستا دەبێ ئەوە بکەن کە بەڕاستی ئێران مەترسیە بۆ سەر ئەوانی ژیاننا. هەر ئەمڕۆ هەواڵ گەیشت پرەزیدنت زێلێنسکی ئۆکراین هەواڵی دا کە ئەمڕۆ دوو شوێن لە چیەف پێتەختی ئەو وڵاتە بۆمباران کراوە بە درۆنی ئێرانی و ئەوان توانیانە 10 درۆنی ئێرانی بخەنە خوارێ. و ئەمە شەڕێکی ڕاستەوخۆیە کە لە دژی ئەمریکا ئەمە زۆر پێی ناخۆشەوە ئۆروپیەکانش پێیان ناخۆشە دیمە سەر بابەتە بەڵام دەویست لەگەڵ دکتۆر ئەمیر ئەم بابەتە دووبارە بکەمە کە تۆش دکتۆر جافەر ئاماژەت بە وتەکانی دکتۆر ئەمیر کرد کە پێم وایە بە شێوەیەکی تر دەتوانین بە واسە بکەین. یعنی داوتری سیاسەتەکانی ئەوروپی سیاسەتی ئۆروپیەکان ڕنگدانەوەی سیاسەتەکانی ئەمریکایە. مەبەست لە قسەکە ئەوە بوو دکتۆر ئەمیر، ینی ئەمریکاش دەبێت شتێک بکە بۆ ئەوەی ئۆروپیەکانش ڕنگدانەوەیان هەبێ. خۆشبەختانەیە بەدبەختانە بە هەر حاڵ ئەوروپا سەرمەشقی تا ئیمڕۆ ئەگەر لە نەزەرا بگرین ئەمریکایە و بۆ ئەسەکێ هەر مۆزەیەکێ بە هەر حاڵ ئەمریکا بیگرێ ئوروپایەکانیش بە شوێنی ئاچن بەم مانیە نییە کە بە هەر حاڵ پەیوەندیکی بێ ڕێخنەیانیان هەست. وەلێ لە بواری سیاسەتە لە بواری سیاسەتی خارجیە بە تایبەتی لە مەزموونی ئوکراینە ئەمە زۆر زۆر گرنگە. هەڵگەمەوە بە پرسیارەکەتان لە بواری بەرحاڵ ناو وڵاتەوە یانێ لە کوردستانە لە ئێراندا بەرحاڵ ئوروپایەکان هەنگاوگەلێ خاصیان هەڵگرگە شەرمەزارکردنی دەوڵەتی ئێران بۆ سەرکوتکردنی بۆ کوشتن بۆ ڕفاندن بۆ ئەشکەنجەدانن بۆ ئەو مەوادی ڕەوان گەردانێکی بەرحاڵ بە مردمەکەیان بە گەنجگەلێکی
خۆیانە کوژن وەختی لە بەندیخانەی کۆماری ئیسلامی تێنە دەرەوە یعنی کۆماری ئیسلامیان ناسیوێک ئەمە کۆماری سێدارەست ئێمە وتگمانە من لە 1984 باوەڕکە وتوێژم کردێتەکەیانە وەێ بە جێگەیەک نەگەیگە ئەمە سەکێ ئالان خەریکن بارحاڵ گوێچکەان حاڵ گەڕمە بە قسەگەلی دکتۆر جعفر کە هەنگاوگەلە هەنگاوگەل باشێکە چاکێکە وەێ هەنگاوگەلێک نییە کە کۆماری ئیسلامی بڕۆخنێت مەسڵەن ئوروپایەکان بۆ بەرگیری ناکەن لە دەوڵەتی تورکیا کێ وە سەرزاڵە لەسەر کوردگەلی ڕۆژاوا کوردگەلێکی 12,000 کوشتەیاندا و دژی داعشیان شکستە بۆ بەرگیری ناکەن ئەمریکای شەروە بەرگیری ناکەن لە دەوڵەتی ئێران کە موشەگەلی دەها کەسی لە باشووری کوردستانە کوشکە و دەها کەسی بریندار کردگە و بێرانی کەلاوە ئەسەنێنەیە کردگە کەلاوە بۆ ئەم سیاسەتی دەر و بەرحاڵ ناوخۆیی ئەم وڵاتگەلە ناوێتە یەکێ بە گومانی من ئەڕۆ جۆرەی وتم قازانجی ئوروپای تا هێشتا بە تواوی بۆ لابردنی کۆماری ئیسلامی نەگەیگە ئاستێکی ئەمان قسەی آخر بەرحاڵ بکەن ناوڵاتە لە چ دەروڵاتەوە ئێمە دەزانین کە ئێران ئێستا بووە بەشێک لە شەڕی رووسیا دش بە ئۆکرانیا و بۆیە ئەمریکەکانش نیگەرانن و پشتیوانی لە ئۆروپیەکانش دەکەن لە فراوانکردنی سزاکان لەسەر تاران بۆ نمونە ڤێدان پاتەل جێگیری وتەبێژی وەزارەتی درەوەی ئەمریکا ئەم قسەیە دەڵێتن بەردەوام ڕوون دەبێتەوە کە ئیران بۆتە پاڵپشتی سەرەکی سەربازی رووسیا و بینیتان لە ماوەی چەند مانگی ڕابردوودا قسەمان لەسەر ئەم بەبەتا کردووە بەڵام لە مانگی هێشتەوە ئێران چەند سەد فڕۆکەوی فڕۆکەوانی بۆ رووسیا ناردووە و رووسیا ئەمانەی بۆ هێرشکردنە سەر ژێرخانە گەرنگەکانی ئۆکرانیا و کوشتنی خەڵکی سیڤیلی ئۆکرانی بەکاردەهێنێت و رووسیا ماوەیەکە فڕۆکەی بێ فڕۆکەوانی ئێرانی بەکاردەهێنێت بۆ لێدانی ژێرخانی وەزەی ئۆکرانیا بەمێش ملیۆنان ئۆکرانی لە ڕۆناکی و گەرما و کارگۆزاریە گرنگەکان بێبەش کردووە. بەڵێ دکتۆر جافەر کاتێک کە بابەتی گرنگ و گەورە پەیوەست بە ئێران بە پرسەکانی مافی مرۆڤ پەیوەندیدار دەکرێت ئێستا بە بابەتی ئوکراینە گومان لای خەڵک پیا دەبێت کە جددیبوون و ڕژدیبوونی ینی گومانی خەڵک لەسەر جددیبوون و ڕژدیبوونی ڕۆژئاوا پیا دەبێتن بۆ چۆنی ئێوە چییە؟ ڕاستی خەڵک زۆر هۆشیارە گەلانی ئێرانی یەجگار هۆشیارن کاک دەخی خەڵک ئێستا یەک پرسیاری بۆ هاتۆتە پێشێ پرسیارەکە ئەوەیە کە بەڕاستی ئەهداف و مەبەستی ئەمریکا و وڵاتانی ئوروپایی لابردن و پشتیوانی لە جێگرەوەی کۆماری ئیسلامی و لابردنی کۆماری ئیسلامیە یان نا لە چوارچێوەی پرەنسیپە دێمۆکراتیکی خۆیاندا ئاهوناڵەیەک لە دژی ئەعدامەکان و لە دژی سەرکوتەکانی کۆماری ئیسلامی دەکەن ئەم دووشتە خەڵک لێکی کردوێتەوە ئێستا بە قەولی باو تۆپەکە کەوتۆتە مەیدانی ئوروپایەکان و ئەمریکایەکان دەیانەوێ پشتیوانی گەلانی ئێران بکەن دەبێت چالانەکانەتر ڕۆژانە بێنە مەیدانی کردەوە و بەڕاستی هەوڵ بۆ یارمەتی گەلانی ئێران بدەن تا ڕێژیمی ئێران بڕۆخێ ئەرزم کردی ئێستا لە سێمانجی نەچێشاوە کەمتریشە لە سێمان ئەمە گۆفتەیەکی دوور و درێژە بەڵام خەڵکی ئێران بڕیاری داوە کە ناکشێنەوە شانەوەی خەڵکی ئێران پرسیاری ئەوەش دەکەین تا چەندێک ڕژیم وا خەڵکی ئێران بەرگەی ئەم خۆپیشاندانە و ئەم کێشانە لە ئێرانە دەکاتن بەڵام دوای ئەو نابڕە دەمەلاتان. دەنگی ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka
بالا خو بدن پێزانین و نوچەین جیهانێ. خەڵکی ئێران و ڕژێمیش تا چەندێک بەرگەی ئەم بارودۆخە لە ئێرانە دەگرێ و دیسانەوە پارتە کوردیەکان چۆن دەتوانن ڕۆڵ ببینن لەم خۆپێشاندانە. دەگەڕێمەوە لای میوانەکانم دکتەر ئەمیر شەریفی مامۆستای زانکۆی کالیفۆرنیا لە ویلاتی کالیفۆرنیا، هەروەها دکتەر جعفەر حەمدی مامۆستا و سیاسەتمەدار لە ئۆسلۆ لە نەرویش. دکتەر ئەمیر، کوردەکان چۆن دەتوانن ڕۆڵ ببینن لەم وەزعی ئێراندا؟ کێشە کورد فرا چێ پێژن پیچیدە است وەلێ لەم ژینا بەرحاڵ بە عنوانەیەک ژنە کورد بووە فریشتەی ئازادی نەتەنها ژنگەل لە کوردستانە، لە ژنگەل لە سەراسەری جیهانە. بنەڕەتی بەرحاڵ یەک شۆڕشی دموکراتیک و لایک دانریاگە کە کوردگە لەشێ بە نەوبەی خۆیان بێن تعینی بکەن. ستەمێکی بە ژنگەل چووگە، ستەمی نەتەوایەتیە، ستەمی جنسیە، ستەمی طبقاتیە، ئەرە جۆرەی وتم لایەگەل جۆراجۆری ئەس فەرهەنگیە زوانیە و ئەمە ستەمگەلێکە بە گەلی کورد چووگە و ئێمە بۆ یەکەمین قەڕەت ئەم مەجاڵمانە هەست کە بەرحاڵ هەم بە ئوروپایەکان بێژین کە سیستەمێ بەرحاڵ باوکسالاری کە ئەوان بە ئێمە تەحمیڵیان کردگە و هەم سیستەمە نەوەکۆلۆنیالیستی کە لە مازگەری جۆغرافیای ئێران و عێراق و تورکیا بە تایبەتی لە ئێرانە هەست، چۆن دەماری لە ڕۆژگاری کورد دەراوەرگە، چۆن کورد بووگە پایەگای بەرحاڵ خەباتگەلێ دائمی، خەباتگەلێکێ لە ناسیۆنالیزمە کوردیە و دەستی پێکردەوە ئیمڕۆ بووگە بە یەک خەباتێک جیهانی. ئێمە تانین بەرحاڵ ئەمانە شیۆ بکەینەوە کە مافی کورد مافێکە جیهانیە و ئەمە لە بروسکێک، لە پرشەنگێک، لە شەپۆلێکێ ژینا ئەمینی، کوشتنی ژینا ئەمینی لە تارانە لە حاشیێ هاورد بۆ مرکز، حاشیێ هاورد بۆ تواوی دنیا و ئێماشێ بتانین بێژین چە لە ئێمە قۆمیاکە چ کارە سات گەلێک بووگە، چ پەیوەندیە ڕابطەیە هێز قدرەت چە بە ڕۆژگاری ئێمە یاوەرگە، ئوروپایەکان، ئەمریکایەکان، ئێرانیەکان، تورکەکان، ئەمانەشێ چتگەلێکە کێشێ لە بەتنی ئەم دموکراسیە ئەم ڕاپەڕینە ئێمە بتانین شی بکەین خینە دەرەوە یەکێتی خۆمان، یەکپارچگی خۆمان تەک گەلگەلی ئێرانە ئێمە حفزەکەین، تەک دنیا حفزەکەین وەلێ ناتانین بەرحاڵ ساکت بین. دکتۆر جعفەر، من دەزانم تۆ لە نزیکەوە ئاگاداری بارودۆخەکەی و بە تایبەتیش لەگەڵ ئەکادمیستەکانی ئێران بەڕای تۆ بۆچەنەکانی ئەو چییە؟ چی دەڵێن لەسەر ئەم بارودۆخە؟ دوای ئەوەش دیسانەوە پرسیاریەوە دەکەم کە کورد ئەبێ چ ڕۆڵێک ببینن. لە ڕاستیدا خەڵکی شارەزا و ئاکادمیسیێنی ئێرانی لە گەلەکەی خۆمانەوە بگرە تا گەلەکانی دیکە هەمویان هاتوون لەسەر دووشت لەلایەک با بڵین مژدە دەدەن ئەوەی کە ئەو سیستمەی کۆماری ئیسلامی کە بە هەموو توانایەوە برای لە برا، بابی لە کوڕ، دایکی لە کچ، کەسوکاری لە یەکتر کرد بۆ سیخڕ و بە ناخی بنەماڵەکان و کۆمەڵدا ڕۆیش بە خوارێ ئەم تەلیسمە شکا. ئێستا خەڵک یەک سەنگەرە، ڕێژیمی دەسەڵاتدار یەک سەنگەرە. ئەمە لایەکی. لای دیکە ئەوەیە هەرگیز ئێران تازە ناتوانێت بە شێوەی پێش سێ مانگی ژنانی ئێران بخاتە بن لێچکەوە و بخاتە بن حیجابەوە. بە شوێن هەموو ئەوانەدا کۆمەڵێک ئالەنگاری هەیە کە خەڵک ئێستا پیان وایە تێکۆشانی گەلانی ئێران، ئاکادمیسیەمەکان بە تایبەت پیان وایە، ئەوانەی کە بەندە پەیوەندی لەگەڵیان هەیە پیان وایە کە خەڵک ئێستا لەسەر سەرترۆپکی چیایە، یا دەبێ بەرەو سەرکەوتن بڕۆنە پێشێ بەلایەکدا کە تێیدا سەر دەکەون بڕۆنە پێشێ، یان نا لەوێ نامێننەوە دوژمن دایان کێشێتەوە ژێر چۆچی خۆیان و بە
کوردەکان چۆن دەتوان ڕۆڵ ببینن؟ ئایا بەتەنیا وەکو خەبات بۆ نمونە دەمەزانین چەندین پارتی سیاسی کوردی هەیە و خەڵکی کوردستانش لەوێ ڕاپەرین دەکات؟ بەڵێ هێندێک لایەنی ئیجابی و ئەرێنی هەیە لە ڕۆڵی کوردەکاندا. یەکێک لە لایەنەکانی ئەوەیە کە کورد زیرەک بوو بە پێشمەرگەوە نەچۆ مەیدان، لێگەڕا کە کۆمەڵانی خەڵک بە خۆپیشاندانی جەماوەری بێنە مەیدان و هەر بۆیەش دنیای تا ئێستای پشتیوانی ئێمە ئاوا چالاک هاتۆتە مەیدان. ئەمە لایەکی. لای دیکەوەیە کۆمەڵێک لاوازی ئێستاش بە حیزبەکانی ئێمەوە دەبیندرێ، حەق ئەوەیە بەرەیەکی بەرینتر پێک بێنن. ئەو ناوەندە سیاسی کە هەمانە باشە جوانیشی کار کردو، بەڵام لە خۆگری هەموو هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان نییە. بە شۆن ئەوەدا حەق ئەوەیە وەکو حیزب نینە دەرێ لەگەڵ ئوروپایەکان و لەگەڵ ئەمریکایەکان دابرینشین. حەق ئەوەیە ئەو ناوەندە سیاسیە زیاتر خۆی پەرە پێ بدا، ببێتە بەرەیەکی سیاسی و نوێنەری بەرە بێ لەگەڵ وڵاتانی ئوروپایی، لەگەڵ یەکێتی ئوروپا، لەگەڵ پارلمانی ئوروپا و لەگەڵ دەوڵەتی ئەمریکا و لەگەڵ کۆنگرێس و دموکراتەکانی ئەمریکا دابنیشێ. لەم حاڵەتەدا لە ڕاستیدا ڕۆژهەڵاتی کوردستان کە تا ئێستا بە شێوەیەکی بیلقووە بەڕێوەبەری شۆڕشی ئێران بووە، دەبێتە بیلفعل و لە مەیدانی کردەوەییدا تەواو دەتوانێت وجودی خۆی زیاتر لەوەی ئێستاش هەیە بقبوڵێنێ. فەرمون. دکتۆر ئەمیر، دەزانین بارودۆخی خەڵک لە ئێرانە و لە وەکو هەموو هەرێم و دوای ئەوەی کۆرۆنا و دوای هەموو کێشانە دوایەوە شەڕی رووسیا لە ئوکراینە بارودۆخی ئابووری زۆر سەختە لە ئێران. تا چەندێک خەڵک دەتوانن بەردەوام بن یان بەردەوامی بەو شۆڕەشە بدەن؟ تاکەی؟ من نازانم حاڵەوە پێغەمبەرێکی گەرەکە کێپتانێ پیچکویی کات، ولی ئەم خەباتێکی درێژە، خەباتێکە کە مردم گەنجان، خوێندکاران، جنان و پیاگانی ئازادەوەمانە هاان بە شوێنیەوە کە ئەم ڕژیمە بڕۆخنن. ئەم ڕژیمە لە مشکی مردمی ئێرانە بە تایبەتی ناو کوردگەلاکە لە ڕۆژەوەڵە و ڕۆخیاگە نابود بووگە. ئەمە ئیتر سەرکوتکردنی کە کۆماری ئیسلامی ئالان خستیگە ڕێگا ناتانێت ترس و خۆفێکێ بەرحاڵ تەزمین کات کەم کۆماری ئیسلامی بمێنێت. دکتۆر ئەمیر، کاتەکەم زۆر کورت ماوە، بەڵام بە کورتی پرسیارێکتان لە هەردووتان دەکەم. پرسیارێک تکاتان لە دەکەم دیسان وەڵامی کورتم پێ بدەن. ئایا ئێوە دواڕۆژی ئێران چۆن دەبینن؟ دکتۆر ئەمیر فەرموو. دواڕۆژی ئێران بەرحاڵ چارەنووسی ئێران، مردمی ئێران، گەلانی ئێران تاینیەکەن و ئەم چارەنووسیانە تاین کردگە گڕۆژێ لە ناو شەقامگەلە، لە ناو سۆشال میدیا، لە مانگی گشتیە، لە هەر کوێنێکە، لە پەیامگەل، لە چتگەلێکی ئێنێرن بۆ ئێمە نیشانیان داگە کۆماری ئیسلامیان گەرەک نییە بە تواوی کۆماری ئیسلامیان ڕەت کردگە. داهاتوویکی دموکراتیک، داهاتوویکی سێکولار، داهاتوویکی گەرەکە کە نەتەوەگەلی ئێران بە مافی خۆیان بەرحاڵ بگەین. گەرەکە بەڵێ هیوایەکە یان ستراتیجیکە کار بۆ دەکرێت. دەمویست هەر بەما پرسیار لە دکتۆر جعفەر بکەم، دوا ڕۆژی ئێران ئێوە چۆن دەبینن؟ دوا ڕۆژی ئێران لە ڕاستیدا وەکو خۆی ئێران ئەگەر چاوی لێ بکەین، حکوومەت و خەڵک دوو سەنگەریان لە بەرابەر یەکدا گرتووە. ئەم دوو سەنگەرە کامەیان زیاتر پشتیوانیان لێ بکرێ سەر دەکەوێت بەسەرەوی دیکەیاندا. ئەمن پێم وایە سەنگەری گەل سەر دەکەوێت. لەلایەکی دیکەوە دواڕۆژی ئێران بەندە بە پرسی فاکتۆری دموکراتی لە ئێراندا. ئێستا دوو فاکتۆری نەتەوەکانی ئێران و لە پێش هەموواندا کورد و فاکتۆری ژنانی ئێران زۆر لەسەرەیە. شوێن هەموو ئەوانەدا ئەگەر ئێران درێژە بەدەسەڵاتی خۆی بدا، هەرگیز ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئاسایش و ئەمنیەت بەخۆیەوە نابێت. گەیشت بۆ چۆنەکەت گەشت داکتەر جعفەر حامدی، مامۆستا و سیاسەتمەدار لە ئۆسلۆ نەرویج، لەگەڵمان وەرسا دکتۆر ئەمیر شەریفی، مامۆستای زانکۆی کالیفۆرنیا لە ویلاتی کالیفۆرنیا لەگەڵمان بوو. بەم جۆرە دەینە کۆتایی بەرنامەی چاوی واشنگتنی ئەم هەفتە. تا جارێکی تر هەر شاد و بەختەوەر بن و سڵاو و ڕێزی من دەخیل شەم و کە لە جیاتی هاوکارم بەڵێن ساڵح بەرنامەم بەڕێوە بر. خدا حافیز.